نەتەوەخوازی چ پەیوەندێکی لەگەڵ ئیسلامی سیاسیە هەیە؟ دەکوترێت ئیسلامی سیاسی بەو وێنەی کە ئێمە لە شێوازی خلافەت تا بینی ومانە هەوڵێکە بۆ برایەتی موسڵمانان بێ لە نەزەرگرتنی سنووری سیاسی. پرسیار ئەوەیە کە دوای تێکچوونی خلافەتی ئیسلامی بۆ ئاخرین نمونەی واتە خلافەتی عوسمانی لە تورکیا و هەروەها ئەو نمونە شکست خواردووی کە داعش گەرەکی بۆ ئەزمموی بکە، ئێشتا ئیسلامی سیاسی هەوڵێکە بۆ دروستکردنی شێوازەکانی تری ئومەتی ئیسلامی بێ ڕەچاوکردنی سنوورەکان، یا لە واقعدا ئیسلامی سیاسی با بڵێن کاورێکە بۆ دروستکردن و برەوبێدانی هەر بیری نەتەوەخوازی. ئەوەی کە ئێستا دەیبینین لە بزوتنەوە ئیسلامیەکاندا وا دەنوێنێت کە ئەوان هەوڵ ئەدەن بۆ دروستکردنی ئومەتێکی ئیسلامی بێسنوور. بەڵام هەندێک لە ڕخنەگران باوەڕیان ئەوەیە کە لە ذاتی خۆیدا ئیسلامی سیاسی لەگەڵ نەتەوەخوازیدا پەیوەندیەکی ڕاستەقینەی هەیە و ناتوانین ئەم دوانە جیاواز لە یەکترین چاو لێ بکەین. عزیزان سڵاوتان لەبێت، ئەمڕۆ لە خزمەتی ئێوەداین بۆ باسێکی تایبەت سەبارەت بەم بابەتە لەگەڵ دکتۆر کەماڵی سلێمانی. دکتۆر کەماڵی سلێمانی مامۆستای زانکۆی کۆیس کالنج لە نیویۆرکە. دکتۆر کەماڵ بەخێر بێن. زۆر سپاس، سڵاو بۆیەوە بۆ بینەران. سپاسانەکەم. دکتۆر کەماڵ، پرسیاری سەرەتایی ئەوەیە، ئەو هەوڵێکی ئێستەمە دەیبینین لە بزوتنەوە ئیسلامیەکاندا بە شێوازێک بانگەشەیەکە وەک خۆیان پێی دەڵێن با بڵێن برایەتی نێو موسڵمانان. نێوەکەشیان لەوانە گەورەترین بزوتنەوەی ئیسلامی سەردەمە زین ئیخوان المسلمینە بە شێوازی، یا ئەو هەوڵە شکەستخواری کە داعش دای بۆ دروستکردنی خلافەت و تێکشکاندنی ئەو سنوورانە کە با بڵێن نەتەوە دەوڵەتەکان لە یەک جیاکاتەوە. بەڕای ئێوە بزوتنەوەی سیاسی ئیسلامی و ئیسلامی سیاسی لە ڕاستیدا هەوڵێکە بۆ دروستکردنی ئومەتێکی ئیسلامی، جا چ بە شکلی خەلیفەگەری و لە شێوازی سنەتی خۆیدا یا بە شێوازە نوێەکان لە فۆرمێکی نوێدا، یانە ئەمە تەنها شێوازێکی تری ڕوانین بۆ نەتەوە دەوڵەت و برەودان بۆ بیرۆکەیە؟ بەڵێ، لێرەدا چەند شت پێویستە لێک زیاد بکرێتەوە. پێش هەموو شتێک پێم خۆشەوەتان عەرزکەم کە بە شێوەیەکی مێژووی ئەو تەسەووڕەی کە لە خلافەت و لە ئومەت هەیە تەسەووڕێکی غەڵەتە. بەشێکی زۆر لە زانیاریمە حتا لە مێژووی ئیسلامێ بەشێکە لە خودی ئەو پرۆسەی مدرنی یا ئەو دیسکۆرس و گفتمانی مدرنی ئیسلامی سیاسی. ئیسلامی سیاسی نوعێک تاریخ مێژوونووسی ئیسلامی داوە بە ئێمە کە ئێمە بەو شێوە لەگەڵ خودی بیر و مێژووی ئیسلام هەڵسوکەوت دەکەین. پێش هەموو شتێک ئەو تەسەووڕی کە لە ئومەت و لە خلافەت هەیە یەک تەسەووری مۆدێرنە، یعنی دشکردەوەی دنیای ئیسلامە لە بەرابەر کۆلۆنیالیزمی غەرب یا ڕۆژاوە، و ئەوە بووە کە بەتایبەت لە نیوەکانی دووەمی سەدەی 19دا مسلمانان بۆ دژایەتی لەگەڵ ڕۆژهەڵات نەوعێک ویستیان برایەتی ساز بکەن کە لەو برایەتی سیاسیەشدا مەسائلێکی زۆرە. جا پێم خۆشەیەک دووشتان زۆر بە کورتی باسکەم. یەک، وەختی خودی مەسئلەی خلافەت بە وجود هات لە ڕۆژەکانی یەکەمی خلافەتدا، حتا لە ساڵەکانی زوشدا لە دەورەی خلافەتی ڕاشیدا شتێک بە ناوی خلافەت باز نەدەکرا، و ئەو تەرحەیە کە ساز بوو لانی کەم 4 بۆچوونی جیاواز هەبوو. بە شێوەیەکی زۆر تەسادوفی ئەوە بوو بە خلافەت. ئەوە یەک. و خودی مسلمانان لەو کاتەیدا مەدەنیەکان خەڵکی مەدینەی بە هیچ شێوەیەک حتا خلافەتی ئەبوو بەکریان زۆریان قبول نەکردوە. سعدی بن عەبادە کە گەورەترین سەحابەی پێغەمبەری بوو لەنێو ئەوەدا، هەرگیز نوێژی لە بەرابەر حەزرەتی ئەبوو بەکردا نەکرد، چونکە پێی وابوو خلافەتەکەی شتێکی سەحیح نییە. خودی عەلی مخالفی ئەوەی بوو. بەشێکی زۆر لەوانەیە کە دوایە بە نێوی شەڕی ڕێددا یا شەڕی ئێرتداد تێکشکێنران بە زۆری سلاح و شمشیر، ئەوانش هەردووشی ئەو قەزەی ونجا ئەوە دوای خلافەتی ڕاشیدا بە تەواوی حتا ئەنواعی ئەحادیث و شتی و ئاساسکرا شتێک بنێوی خلافەت هەر نەماوە. کوتیان خلافەت تەنیا 30 ساڵی عومرەیە، و کەسانە گەورەترین متەکەلیمینی وەکو سەعدەدینی تەفتازانی ئەوانە پێیان وا بوو ئەسڵ خلافەت مەفهومی نییە. ئەوجار دوای لە قەرنی 11 میلادیدا لانی کە مەمەسێنەوە خلافەتمانە بوو. بۆیە خلافەت لە بین چوو تاکو و ساڵەکانی 1520 کە سولەیمان قانونی پادشای تورک بۆ یەکەم جار داوای خلافەتی کرد وەختێک دنیای عەرەبی گرتەوە، و حتا نێوی خادمی حرەمەینی شەریفەینی لە خۆی ناکە، ئەو شتێک کەستا سعودی داوای دەکا. ئەوجار مەسەلەی خلافەت ون بوو
تا قرنی هەژدە کە ئەو وەختی کێشە لە بینی رووسیا و لە بینی عوسمانیەکاندا و رووسیەکاندایان کرد ئێمە هەموو مەسیحیەکانی عوسمانی ڕعەتی ئێمە ئەگەر کوتیانە ئێمەش خەلیفەینە هەموو مسلمانەکانی رووسیای ئێمەە ئەوە لە نێو چۆ تاکو ساڵەکانی 1970 ئەوانە عەبدولحەمید کە بەشێکی زۆر لە خەڵکی ڕعەتی مەسیحی لە دەستدا و بۆ بربەرەکانی کردن لە دژایەتی غەرب هات دیسان مەسئلەی خلافەتی زیندوو کردەوە و ئەوە بوو خلافەت بەو شکڵی تازە و بەتایبەت مەفهومی یا چەمکی ئومەت وەکو یەک پەدیدەی سیاسی وەکو یەک چوارچێ و یا بوونی سیاسی ئێنتەتی سیاسی یەک شتی بە تەواوی نوێ و ئەو تەسەورە تەنیا لە دژایەتی لە تەواوی لەگەڵ دنیای مەسیحیەتدا ئەو تەسەورە مەفهومەیە هەرگیز ئومەت لە تاریخی ئیسلامدا وەکو یەک شتی سیاسی مەفهومی نەبووە و ئەوە نوعێک ئینتەرناسیۆنالی ئیسلامیە لە مقابل ئینتەرناسیۆنالی مارکسیزمدا بەڵێ کەواتە ئەو خلافەتەکەیەوە دەفەرمونون بەو شکڵە معنای نییە کە ئێستا تەسەور دەکرێت لە بوار لە نظر سیاسی و تعبیر دەکرێت ئەو خلافەت ئیسلامی لە با بڵێن سەدەکانی سەرەتایی ئیسلامدا تا کاتێک خلافەتی عەباسی لەبین دەچێت ئەوە شێوازێک لە ئیمپراتوری ئیسلامی فەقەت نێوەکەی خلافەتە بەڵە دقیقاً ئەو جارەکانە لە خودی دەورەی عەباسیشدا وەختێک سەلجوقیەکان هاتن خەلیفە شتێک نەبوو خەلیفەی فاتیمیت هەبوو لەولای لە میسرێ خەلیفەی مۆرەکانت هەبوو ئەو خۆ ئەمەویانەی کە هەڵاتن بۆ لە ئیسپانیای ئەویان کردیانە عرضت دەکەم کە سێرلانی کەم سێنەوە خەلیفەمان هەبوو ئەو جارەکانە ئەو کەسانەی وەکو مەلیک شا و ئالب ئەرسەلان و ئەوانە خەلیفە کە لە بەغدای خەلیفەی عەباسیان یعنی هیچ نوع دەسەڵاتێکی نەبوو هیچ جۆرە دەسەڵاتێکی نەبوو یعنی خەلیفە بەو تەسەوڕەی کە تەواوی دنیای ئیسلام بە شێوەیەکی سیاسی و دینی وەزیفەیەتی پێرەوی لێ بکە و ئیتاعەتی لێ بکە یعنی مەفهومی تاریخی نییە یعنی وەکو لە مێژوودا واقعیەتی نییە ئەوە شتێکە دەستکردی ئیسلامی سیاسیە کە ئەویش لە ئەساسەکەیدا دووشتیانە یەک ناسیۆنالیزمی عەرەبە دوو هەمیش ناسیۆنالیزمی تورکە کە ئیمپراتۆری عوسمانی خۆ لە خودی دەورەی ئیمپراتۆری عوسمانیدا ئێمە مەغولەکانمان هەبوون کە مسلمان بوون لە هیندستانی هەرگیز ئەوان قبول نەبوو شیعەکانی سەفەویمان هەبوون ئەوانی دیکانە خودی قاجار هەرگیز خلافەتی عوسمانیان قبول نەبوو هەروەکو عەرزش دەکەم تا 1970 وانەدا تاکو دوای قانونی ئەساسی تورکیەش کە عوسمانی کە 1976 هاتە گۆڕێ باسێک لە خلافەت نییە و لە خودی وەختێک جەنابەت چاو لە قانونی ئەساسی 1976 بکەی یەک قانونی ناسیۆنالیستیە کە دەڵێ کەسێک ئەگەر زمانی تورکی نەزانێ حتا ناتوانێت لە ئیدارەتی دەوڵەتی عوسمانیدا کار بکە و ئەوە دووە ڕەنگێکی دیکەیان پێدا جا مەبەستم ئەو شتەیە یەن یەک مەفهومی تازەی سیاسیە خودی ئومەتی ئیسلامی بەو شێوەیە کە ئێمە دەرچی دەکەین یەک مەفهومی مۆدێرنە کەواتە دکتور کەماڵ هەروەک ئێوە دەفەرمونون من واتی ئەگەم کە هەم خلافەتی عوسمانی لەو معنا سیاسەیدا کە ئیستا دەخوێنرێتەوە واکنشێکە بە ئیمپراتوریەکان و با بڵێن تەوسعە لەبیە کە ڕۆژئاوا دەیکرد ئێستامارگەرێکە دەیکرد هەم لە ڕۆژهاتی ناوەڕاست هەم لە وڵاتانی ئەفریقا لە وڵاتانی ئیسلامیدا و هەم مەفهومی ئومەت بەو خوێندنەوە سیاسی کە ئیمڕۆ لێ دەکات ئیخوان المسلمین یا بەگشتی با بڵێن مامۆستایانی ئاینی کە ئیسلام وەک ئاینێکی سیاسی دەبینن واکنشێکە مەفهومی نەتەوە لە با بڵێن نەتەوە لە بیری ڕۆژاواییدا ئەگەر ئەم دوانە واکنشە بەو دوودانە بیرۆکە سیاسیە وایە؟ بەڵێ دقیقاً وایە ئەجام شتێک عرضکەم ئەسەن خلافەتی عوسمانی بەتایبەت لە دەورەی عەبدولحەمیدیدا کە لە 1976 دەستی پێکرد لە 1990 تەواو بوو ئەو سێ ناوچووە هەڵسوکەوتی لەگەڵ ئیسلامە بوو یەکێک ئیسلامی وەکو ئومەت دەناسان کە لەو جێگایانەی کە سلاحیان نەبوو لەو جێگایە کە عەسکەریان نەبوو دیفاع لە ئیمپراتۆری عوسمانی بکە ئومەت وەکو باشترین مەسەلەی ئومەت و مەسەلەی خلافەت وەکو باشترین سلاح بوو بۆ دیفاع لە بەرابەر وە پێشگرتن لە هجومی ئوروپاییان و کۆلۆنیالیزم و ئیستعمار دووهەم نوعێک ئیسلامی تورک کە ئەسڵەن ئیسلام تاکو دەهات بەتایبەت لە قەرنی نۆڕەزڕا بەولاوە لە هەموو لە ئەکسەری نەتەوەکاندا لە کورد ڕابگرە تا عەرەب تا تورک ئیسلامی تورکت هەبوو ئیسلامی عەرەبت هەبوو ئیسلامی کوردت هەبوو و حتا یەکێک لەوانە بە ناوی یەکێک لە گەورەترین
ئەو کەسانەی کە ڕسمی لە حکوومەتی عوسمانی کاری دەکرد بە ناوی حەمدی بەی دەڵێ ئێمە نەتەنیا وەزیفەمانە ئیسلامی لە ئەوروپاییان پارێزین ئیسلامی لە شەرقیەکانی ژێن لە غیرە تورکەکانیش بپارێزین حتا لە یەکێک لە ڕۆژنامەکانی کە زۆر بەناوبانگە ساڵهای ساڵ درێژەی بوو بە ناوی تەرجمانی حەقیقەتی عوسمانی باز لە برایەتی و ئیتحادی ئیسلام دەکرێت دەڵێ ئیتحادی ئیسلام زۆر باشە کە کابرایەکی ئێرانی دەڵێ دەبێ ئێران و عوسمانیەکان برایەتیان نەبێت دەڵێ ئەو شتە زۆر باشە بەڵام ئێرانی ئێستاکە نەگەیشتونە ئەو دەرەجە لە مەدەنیەت لە شارستانیەت کە بتوانن لە برایەتی ئیسلامیدا هاوبەش بن نەک لە بە خاتریەوە کە شیعان یا دەڵێ دوو دلیلی هەیە یەکیانەوەی کە زۆر دژی تورکانن نەگیس لە شیع و سنی دووهەم ئەوانە ئێستاش ئاسیایین لە یعنی شارستانیەتی ئاسیاییدا ئەوەن و ئەوان پێیان وە بوو ئیسلام دەبێت ئوروپایی بکرێت و ئیسلام دەبێت تورکی بکرێت بۆیەش کەس گەورەترین متەفەکران و بیرمەندانی ئەو دەورەی وەکو نامێخ کەماڵ وەختێک باسی ئەوەی دەکەن دەڵێن ئەگەر دنیای ئیسلام بیهەیە بەجێ بکات دەبێت ڕێبەرایەتی تورک هەڵبژێرێ و حتا نامێخ کەماڵ دەڵێ ئێمە بۆ حفزی لەعین ئەوەی کە لەو کاتێکدا کە کابرایەکی بیرمەندی ئیسلامی و باز لە ئومەتی ئیسلامی و خلافەت و بەزم ڕسمی دەکات دەڵێت دەبێت تەواوی ئەو زمانانە لە نێو بەرین لە زمانی کوردی ڕابگرە تا زمانی لاز و ئەویدی و ئەوی دیکە و عەرەب و هەمووی ئەوانش دەبێت بێنن ئیتعال لەوام بکەن ئەو جار عەرەبیش بە هیچ شێوەیەک خلافەتی عوسمانیان قبول نەبوو چونکە پێیان وە بوو ئەگە خلافەتی عوسمانی قبول بکەن ئەوە جا لە ڕەشید ڕەزا ڕابگرە لە محەممەد عەبدۆ ڕابگرە لە عەبدوڕەحمان کەواکبی گەورەترین پرۆژەی بۆ خلافەت نووسی کە لە ئەساسەوەیدا ڕەتکردنەوەی خلافەتی عوسمانیە دەڵێ خەلیفە دەبێت لە جەزیرەی عەرەب بێ چونکە ئێستاش لەگەڵدابێ خوێنی پاچی قوڕیشی لەو جێی ماوە یان هەر ئەساسی مەسەلەکەی خودی خلافەت بە شێوەی مدرن لەسەر ئەساسی خوێن دادەنێ جا ئەوە کە ئەو کابرایە بە تایبەت کابرایەکی وەکو ڕەشید ڕەزا ئەوانە گەورەترین تەسیریان هەبووە لەسەر خودی ئیخوان الموسلیمین یعنی توانین بڵین ئیخوان الموسلیمین لە واقع جۆرێک کاردانەوەی ئیسلامی سیاسی عەرەبە بە با بڵین دەسەڵات خوازی ئیسلامی سیاسی تورک دقیقاً و چونکە ئەوانە حاضر نەبوون ئەو ئیسلامی سیاسی تورک قبول بکەن حتا محەممەد عەبدۆ دەڵێ ئیسلام کانە دینەن عەرەبیەن ئیسلام لە ذاتی خۆیدا دینێکی عەرەبی بوو بەڵام المعتەسەمی عەباسی المعتەسەم بالله هات تورک و ئەویدی و ئەویدیکەی هێنان ئیستەعجەمە الئیسلام ئیسلامی کرد بە عەجەمی و ئیسلام لەوێڕە تووشی ئینحیتات و ینی چی پێ دەڵن بە کوردی ئینحیتادیە نەوەیەک دەکەدەنس و خولاسە دەجەنڕەبوون بووە و بۆیە ئەو ئیسلامی واقعی کە ئیسلامی عەرەبی لەبێن چوو و حتا دەڵێ ئیسلام بۆیە لەبێن چوو کە هاتن زمانی دیان هێنا جێ عەرەبی وەختێک عەرەبی لە ناوچوو خودی ئیسلامیش لە ناوچوو یعنی ڕابطەیەک و پەیوەندێکی زۆر نزیک و ئۆرگانیک لە بینی عەرەبی بوون و لە بینی مسلماندن دەبێن حتا حەسەن البەنا کە دامەزرێنەری ئیخوان الموسلیمینە دەڵێ ئەگەر ناسیۆنالیزم بە معنای نرخەکان و بەهاکانی قەدیمی و باب و باپیران و مەسائیلی نەتەوەی بێ عەرەبیەت العروبە لە هەمووی ئەوانە هەر ملەتێک ئەو شتانە هەیە بەڵام ملەتی عەرەب لە هەمووانی زۆرتر هەیە بۆ ئێمە ناسیۆنالیستی کەواتە لەواکە ئەوەی کە ئێمەی دەبین ئیخوان الموسلیمین توانویەتی لە ئێراندا تەنانەت لە تورکیەدا یا لە هەندێک وڵاتی تری غیرە عەرەبیدا با بڵێن پێگە دروست بکە بۆ خۆی بنکەی هەبێت و بە شێوازێک ڕێکخراوی هەبێت ئەمە لەگەڵ ئەو بیرۆکە سەرەتایین ئیخوان الموسلیمین ناخوێنێت چون ئەوان قسەی ملەتی عەرەبی دەکەن نەخرە ئەومە هیچ مشکلێکی لەگەڵ تەزادی لەگەڵوی نییە چونکە ئەوانە خلافەتی عەرەبیان دەوێت و دنیای ئیسلامیش هەمووی لە ژێردەسەڵاتی ئەودا بێ یعنی ئەو شتەیە جایەتی لەگەڵ نێ وەکو چۆن مەسەلەن ڕۆژێک لە ڕۆژان ستالین دەیکوت سۆشیالیزم لە یەک وڵاتدا بەو شەرتەی ئێمە ئەوە یەکدانە ئەزمموی سۆسیالیستیمان پێک هێناوە بۆیە هەموو حیزبەکانی دنیا دەبێ هەوڵ بدەن بۆ حیفزی ئەو ئەزممونەی بۆ بە نەحوێک ناسیۆنالیزمی رووسی بە ناوی کۆمەنیزم بەسەر دنیادا دەسەپان دنیای بە هەموو مارکسیستەکانی دنیادا ئیسلامی عەرەبیش
یا ئۆمەی ئەو شتێکە بە نێوی ئیسلامی باز دەکرێت وەکو نوعێک ناسیۆنالیزمی مارکسیستی وایە. بەڵام ئەمە هیچ بابەت تەناقضێکی لەگەڵ هیندانیە لەگەڵ ئەو نەتەوە خوازیە ئیسلامی سیاسی نەخێر تاقیبی دەکات، چونکە ئەتۆ لە ئەساسدا دەبێت خەلیفە عەرەب بێ، لە ئەساسدا دەبێت ڕێبەری دنیای ئیسلام عەرەب بێ، نوعێک ئیمپراتۆری زۆر چاکە. بەڵام وەختێ دەڵێ دنیای ئیسلام لێرەدا ئەم دنیای ئیسلامە پێک دێ لە هەندێک با بڵێن نەتەوە دەوڵەت. بەڵێ لە باوەڕێواندا ئەو شتێنێ ئەلبەتە ئێستاکە وەکو شتێک ینی باز لە خلافەت و بەزم و ڕەزم خۆ ئیخوان المسلمین لە هەر وڵاتێکیدا ینی ئەو چوارچێوە نەتەوە دەوڵەتەی قبول کردووە لە عینی ئەوەی کە شوعاری مەسەلەن ئومەت و بەزم و ڕەزم دەدرێ لە هیچ وڵاتێک ینی هیچ یەک لە ئەسەن ئیسلامی مۆدرنی ئیسلامی سیاسی توانایی دانانی هیچ نوع ئالترناتیڤێکی بۆ حکوومەتی ئەوە نییە، بۆ حکوومەتی نەسەن حکوومەتی دەوڵەت نییە، دەوڵەت نەتەوە نییە. هیچ یەک لە حتا لە حکوومەتی ئێران لە هیچ جێکی ئەتو تەواوی ئەدەبیاتی ئیسلامی سیاسی کە من خوێندومەتەوە بەڕاستی زۆر بە بەربڵاوی ئەتو هیچ ئالترناتیڤێکی واقعی نابینی. تەسەوری دەوڵەت و ئەسلی مشکلە لێرەدایە کە هیچ کەسێک ئەو ڕۆتوانایی ئەوەی نییە و حتا مارکسستەکان شتێکە فۆکۆ دێڵێ نەگا ئەو فیلسوفی فەرەنسەوی خودی تەسەوری دەوڵەت لە مارکسیزمیشدا یەک تەسەوری نەتەوە دەوڵەتە. ئێستا کە وەکو مۆدێلی حاکمیەت لە هیچ شوێی دنیادا هیچ بیرمەندێک توانای ئەوەی نەبوو شتێک بە جێگای نەتەوە دەوڵەت دابنێ و ئەو مەسایلی دەیشیڵێن لەوەی کە جەریانی مەسەلەی نەتەوە دەوڵەت و دوایی بهات و ئەشتانە نە هیچ اعتبارێکی تئۆریکی هەیە نە هیچ اعتبارێکی عملی و پراکتیکی واقعی هەیە. لە تۆریەکە دەگەڕم لە بۆ پراکتیکی ئەگەر قەرار بێت لە دنیای واقعیدا نەتەوە دەوڵەت لەبێ هەمسێ دەبێت لە یەکێتی ئەوروپا بێ. ئێمە ئێستا کە لە یەکێتی ئەوروپادا نەتەنیا برێکزیتی دەبینین، نەتەنیا مەسەلەی کاتۆلانەکان دەبینین، مەسەلەی سکاتەکان دەبینین، سکاتلند کە هەمووی ئەوانە بەرەونەتەوە دەوڵەت دەگەڕنەوە. نەتەنیا ئەوە چەند ساڵ لەوەی پێش چ لە فەرانسەیدا چ لە ئەڵمانەدا حتا مەسەلەی مالتیکالچرالیزمیش بە شدەت خراوەتە ژێر پرسیار. یعنی ئەو شتە وەختێک لە ئەوروپایەدا لە ئەوروپایی یەکێتی ئەوروپایەدا بە شێوەیەکی عملی ئیمکانی لە نێوچوونی نەتەوە دەوڵەت نییە. مەسایلی گلۆبالیزمی سەرمایه‌داری وچی هیچ یەک لەوانە نەیتوانێت وێ بکە لە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو شتە یەک خەیاڵە. دکتۆر کەماڵ با من ئەو سش بڵێم کە ئەوانەی کە باوەڕیان بەوە هەیە کە دەوڵەت نەتەوە ئێستای تر وەڵامدەری با بڵێن ئەو زەروریاتی ژیانی ئەمڕۆنیە یا لەلایەنێکەوە ئاماژدەن بەو ڕخنەکە ئەساسەن دروستکردن دەوڵەت نەتەوە بە پێی ئەو سنوورانە کە ئەبێت دەوڵەتەوەی بیبێت ئێستم عملی نیە لە بواری پراکتی ئەوە کە لە بواری تۆریکەوە چەند کاری بۆ کراوە بەڕێز دەفەرمووی کارێکی جدی بۆ نەکراوە ئەوە دیارە ئەوانەی کە بڕوایان بەو بیرۆکەی با بڵێن ئەلتەرناتیڤ هەیە ئەبێ قسەی لەسەر بکەن دفاعی لێ بکەن بۆ واتە ئاماژدەن بە هەندێک کار کە ئەو لایەنە فکریانەی کە بە پەکەکە نزیکن کردویانە. بەڵام لە هەمان کاتە دەڵێن ئەمەڵەن ئەو تێکەڵاویە زۆریەی گروپە ئیتنیکیەکان و ئەو دیسپلینانەی کە مافەکانی مرۆڤ ئیمڕۆ حاکمی دەکات بۆ دروستکردنی سنوورە تازەکان ڕێگەت پێ نادا بتوانین دەوڵەتەوە دروست بکەیت. دڵنتەوە بەسراوە ناوکی خۆی لەگەڵ خۆیاتی دڵ لەگەڵ نەتەوەیە دیارە ناچینە سەرەوە باسەوتم بە ئەو ڕخنەی ئەوانش بگوازینەوە لێرەدا. ئێستا گەگم ئاواژە بەودەم ئەگەر بچینە سەر باسەکی خۆمان بە تایبەت ئیسلامی سیاسیەکە ئەو بانگەشەی کە ئێستا لە تورکیا ئەردۆغان دەیکات بۆ خلافەتی با بڵێن زین و کردنەوەی خلافەتی عوسمانی کەواتەیەوە هەر هەوڵێک دەیبینن بۆ لەواقع بەهێزترکردنی دەوڵەت نەتەوەی عوسمانی دەوڵەتەوەی تورکیا بە شێوازێکە لەواقع فقط تورک لەو دەوڵەتە دەبینرێت. دقیقاً ئەو شتێ ئەو پرۆژەیە کە فتحوڵا گولان کارە فەرهەنگێکەوەی ینی ئەو وەزیفە فەرهەنگێکە و کولتوریەکەی بەستەوە گربوو ئێمە لە هەموو دنیادا دیتمان دەوڵەتی تورکی چ لە ئەوانە تا دوێنێ لە کێشەکان لەسەر مەسائلی مەسەلەی دەسەڵات بوو وەگەرنە وەکو بیرکردنەوە بیر و باوەڕیان وەکو یەکە بە ئێمە بەتایبەت چاو لەوەی بکەن کە مەسەلەن فتحوڵا گولان چی کردووە لەسەر تاسەری دنیادا هاتووە ئەوەی تورکی مەدرسەی تورکی زمانی تورکی مەسەلەن ئۆلۆمپیای تورکیان هەیە
کابرای ئەفریقایی منداڵی ئەفریقایی کە دەچن دەیبەن لە مەدرسەکەی خوان فێری دەکەن کە مەسەلەن بێنێ مارشی تورکی بخوێنێتەوە دێن لە تورکیای بەرچەی زمانی تورکی پێدەدەن وە لە هەموو ئەو جیانەدا لە اعتباری تورکی مێژوی تورکی پێدەناسێن و نەوەک حافزەی مێژووی کە یەک حافزەی تورکیە بە و جێگایانەی دەدەن. دکتۆر بچینە سەر باسی کورد و بە ئیسلامی سیاسی کورد چەند توانیویەتی هەم لە بواری مێژوویەوە هەم لە ئێستادا جا لە بواری مێژووی دەست پێ بکەن بۆ وێنە ئەو بزوتنەوەی مەسەن شێخ عەبدوڵڵا نەهری یا شێخ سەعیدی پیران یا سەعید نەورەسی ئەوانە چەند با بڵین هەوڵێک بوو بۆ کەڵکوەرگردن بە شێوازی مۆدرن لە ئیسلامی سیاسی بۆ دروستکردن دەوڵەتنەتەوەی کوردی. بەڵێ ئیسلامی سیاسی بڕێک ئەوان چەندە ئیسلامی سیاسی یا چۆنە بڕێک مەسەلەکە دەتوانێت لێک هاڵاو بێ بەڵام کابرا بابێنە سەر مەسەرم باسی شێخ عوبەیدیلای. شێخ عوبەیدیلا دەڵێ کورد دەبێت دەوڵەتی خۆی هەبێ چونکە کورد نەتەنیا زمانی جیاوازە نەتەنیا عادەتی جیاوازە دینیشی جیاوازە لە عوسمانی و لە فارسان یعنی دیارە لە دینەکەیدا مەبەستی ممکنە مەزهەبی شافعی بێ نەتەنیاوە ئەو دەڵێ کورد تەنیا میلەتێکە کە مسلمانی بەڕاستیە ئەو تورک مسلمان نین تورک فاسدن تورک تەنیا تەظاهر بە ئیسلام دەکەن کەڵکی خراپ لە ئیسلام وەردەگرن و ئیسلام بۆ دەسەڵات بەکاردێنن بۆیە میلەتی کورد میلەتێکی مسلمانە لە عینی حاڵدا دینیشی لەوان جیاوازە و بۆیە پێویستی بەوەی هەیە دەبێت دەوڵەتی خۆی هەبێ و شێخ عوبەیدیلا وەکو کابرایەکی نەقشبەندی سوفی شێخ دەیویست لە عینی حاڵدا کە ئیسلامێک بە شێوەیەکی تایبەتی زیندوو بکاتەوە بە تایبەت ئیسلامێکی بە شێوەیەکی سۆفی وەکو کابرایەکی وەکو جەلالەددینی ڕومی و ئەوانەوە کتێبەکە شیعرەکەشی هەر لەسەرەوە ساسەیە کە زیندووکردنەوەی مەولوی بەڵام پێی وایە ئەو جۆرە دینە خالیسە تەنیا بۆ میلەتێکی پاکدینی وەکو کورد دەبێت بە قەولی خۆی کە بەنێوی پاکدین دایان ناسێنێ و تورک و ئەوانە هیچ نەتەنیا لەباری ئەخلاقیەوە فاسدن قەلبەن هیچ وەختێک لە دڵی خواندا ئیسلامیان قبول نەکردووە و بۆیە دڵە ئێمە کارمان بە تورکان نییە کارمان بە فارسان نییە و حتا وەختێک بۆ ئیقبال و دەورەی نامەی دەنووسێ دەڵێ سەلاحی ئێوە و کورد و هەموو لایەک لەوەیدا دەڵ ئەسەم بۆیە ئەم پێم خۆشیە کورد دەوڵەتی خۆی بێت چونکە ئێرانم خۆش دەوێت ئێوە هەموو لایەکتان هەموو لایەکمان ئێوە ئاسوودەتر دەبین بۆیە مە دەوڵەتی کوردی کە میلەتێکی مسلمانە ینی بەخلافی ئەوەی کە تورکان و ئەویدی دەوڵەتێکی حیسابی ئەوەی دەبێ ئێمە کاری خۆمان تربیەتی خەڵکی خۆمان ئەگەر جەزادانە ئەگەر شتێکە ئەوەی بەستۆی خۆ دەگرین بەڵام ببووری دکتۆر کەماڵ چون کاتەکەمان زۆر نەماوە بەڵام بەنەزەر دەگا ئەو بیرۆکە کە کەڵک وەردەگرێت لە ئیسلام بۆ دروست دەوڵەتەوە لە کوردایەوە ئاماژ بدەن ئێستا لانی کەم دوودانە شاخەی گەورەی هەیە شاخەیەکی ئەوەیە کە ئەو گروپە ئیسلامیانە کە ئێمە لە با بڵین هەرمی کوردستان عێراقیش دەیبین و لە ئێرانی شاوی ئیخوان موسلمین و مەکتەبی قورئان یا اعتدال و ئیسلام و شتی وا چالاکن لە تورکیا هەر بە شێوازێکن شاخەی تریشی ئەو گروپە توندڕەوانەیە کە با بڵین شاید چێرە شاخصەکەی مەلاکرێکار بێت ئەمانەی ئێستا ئێوە چەند لەو ڕاستا دەبین چون زاهرەنەوەی کە مەلاکرێکار دێکا زیاتر نەبەسراوەتەوە پرسی کورد بەسراوەتەوە بە دروستکردنی دەسەڵاتێکی ئیسلامی خلافەتی شێوازی وەک داعش تعقیبی دەکرد ئەوانەی تر گروپ متعدلەکان وەک مەکتەبی قورئان وەک حزب ئیسلامیەکانی هەرێمی کوردستانی عێراق چەند توانیویانە هەرو بیرۆکەی شێخ عوبەیدوڵڵا بخەنە خزمەتی دروستکردنی نەتەوە دەوڵەتێ بۆ کورد ئەوانەی تازە مشکلی ئەوانەی تازە ئەوەیە کە لە ئێمە ئەوڕۆ لە عەسرێکی داین ئەو بەتای بەدەم لەو شتێ یەکێک لە تۆریستێنەکانی ناسیۆنالیزم زۆر قبوڵە کە دەڵێمە لە پەرەدایمی ناسیۆنالیزمدا دەژین و مەختێک لەو پەرەدایمەیداین هەر جۆرە بیرکردنەوەی کەمانە بیرکردنەوەیکی ناسیۆنالیستی و بۆیە خودی تەفسیری دینی یەک تەفسیری ناسیۆنالیستیە جا ئەتۆ یا لەگەڵ ناسیۆنالیزمی حاکمی یا لەگەڵ ناسیۆنالیزمی محکومێ بە باوەڕی من چۆن مارکسیستەکانی کورد لەگەڵ ناسیۆنالیزمی حاکم بوون دژایەتیان لەگەڵ ناسیۆنالیزمی مارکدار دەکرد یعنی ئەو ناسیۆنالیزمی دیار ناسیۆنالیزمی کوردی دیارە ناسیۆنالیزمی فارس لە ئێرانە دیار نیە و شتێکی تەبیعی و خوادا و ئەوە دیاری دەکات ینی چونکە لەو چوارچێوەیەدا گەورە دەبی بەو شێوەیە دەخوێنی کوورشی مەدەح دەکەی چ دەکەی ئەوانە هەموو وەکو شتێک کە خۆ ئەوەی دنیای ساز کردو تەسەوڕ دەکەی
بەڵام ئەگەر ئەتۆ ئەوەت هێنایە ژێر پرسیار یانەوە دیارە مارکدارە یانێ مارکت بە قەولی لە ئینگلیسیدا دەڵێن بۆیە کابرای وەختێک کابرای حیزبی تودا کابرای چریک دژایەتی لەگەڵ ناسیۆنالیزم و مەسەلەی نەتەوایەتی کورد دەکرد یعنی پێی وابوو زۆر مارکسیستە و ئینتەرناسیۆنالیزم لە عین هەڵدا یەک فارس بوو و باوەڕی بە ناسیۆنالیزمی فارسە بوو ئومەتگەرای کوردیش لە واقعدا یا ئومەتگەرای تورکە یا ئومەتگەرای عەرەبە یا ئومەتگەرای فارسە و ئەوانە چوارچێوەیەکی دیکەیان نییە یعنی ئێستا کە ئەو کەسانەی کە ئەوانەی ئیسلامی سیاسی تازە کە دەست باسی دژایەتی لەگەڵ ئومەت و چی دەکەن نانخۆ ئەو مەرزانەی کە سازکراون لەلایەن حکوومەتی حاکم بیڕوخێنن دەڵێن کورد دەبێت داوای مەسەلەی کوردایەتی خۆی نەکا ئەوە خۆ کابرای تورک لە تورکیەدا دژایەتی لەگەڵ حکوومەتی تورکیە نییە کابرای فارز لە ئێرانەدا مسلمانی فارز دژایەتی لەگەڵ حکوومەتی فارز نییە کابرای عەرەب لە دنیای فارزدا لە دنیای عەرەبدا وەختێک دەڵێ ئومە العەرەبیە والموسلیمە بۆی بێ فەرقێک لە بینی ئومەتی عەرەب و موسلیمە نییە بەڵام ئەو کوردەکەیە کە فکری زاڵی قبول کردووە یا بەنێوی مارکسیزم یا بەنێوی ئیسلامیزم ینی من ئەگەر دروستە گەیشتم کەواتە جەناب لەسەر بڕوای کە بەگشتی بیرۆکەی ئیسلامی سیاسی لە کورداوە گروپە ئیسلامی گروپە موسڵمانەکانەوانی کە پێیان دەکوتێت بنیادگەرای ئیسلامی یا بڵێن ئیسلام خوازەکان ناتوانن لە خزمەتی بیری نەتەوەخوازی کووردا نەخێر ئەوانە چونکە لە خزمەتی بیری نێتەوەخوازی زاڵمدان حاکمدان جا زاڵم حاکم چینە یەک بێرێستا بەڵام کابرایەکی کە ئیخوان المسلمین لە کوردستانیدا باسی خلافەتی ئیسلامی باسی ئەوەی دەکات یعنی باوەڕی بەوەیە کورد مافی نەبێ ناچێ ئەو جێگایە کە حاکمیت هەیە حاکمیەتی مەسەلەن عەرەبی هەیە و فڵان هەیە و نابەرابەری هەیە و مەسەلەن نابەرابەری ئیتنیکی ئەو هەیە ئەو شتانە لە بین بەرێ دێنێ پێش لە ماف و نەتەوەخوازی کورد دەگرێت پێش لە ینی باس لە زمانی کوردی و لە مافی کوردی و لە تەواوی ئەو شتانەی کە زەمینەیەکی کە باعثی بەرابەری و مساوات لە بینی کورد و ئەویدی هەبێت دژایەتی لەگەڵەوەی دەکات چین شارەزان نەزانێت بخۆی ئەوەی دەکات بەڵام واقعیتەکە ئەوەیە ئەی نەتەوەخوازی کوردی ئەوانەی کە با بڵین هەوڵ دەدەن چ وەک ناسیۆنالیستێک بۆ دەستەبەرکردنی مافە نەتەوایەتیەکان چ لانی کەم وەک مرۆڤخوازێک کە باوەڕیان بە مافی نووسینی چارە نووس هەیە چۆن دەتوانن لە ئیسلامی سنەتی کەڵک وەربگرن لە سنەت خوازەکان کەڵک بگرن بۆ دژایەتی ئەو شێوازی ئیسلامە سیاسیە کە نەتەوەی کورد دەخاتە ژێر چەپۆی نەتەوەکانی ترەوە ئەوە دقیقاً پرسیارێکی زۆر بەجێ ئەم بەداخەوە بەشێکی زۆری مەسەلەن ئێستاکە بە زۆرێک لە ئەحزابی سیاسی بەتایبەت لە باکووردا ئەسەم باکوور مەسەلەن دەهەیە پێی وایە ناسیۆنالیزمی کورد لە ئاخری هەفتاکاندا 1970کاندا بەوجود هاتووە لە حاڵێکدا کابرایەکی سەرمایەکی وەکو شێخ عوبەیدیلای تۆ هاوفکری مەبە بەڵام ئەو کابرایە کارێکی یەکزار زۆری و یەکەم کەس بووە کە بەڕاستی بیری نێتەوەی کوردی بە شێوەیەکی مۆدێرن داوەتە دەرێ ئەتۆ مەسەلەن مەزهبیە فڵانە ئەو قەزەی ئەتۆ وەختێک ئەتۆ دێنی ئەو مێژوویەی ئینکار دەکەی بە نەحوێک بەشی زۆری لەو خەڵکەی دیکانەشکە باوەڕیان بۆ مەسایلەیە ئەو سەرمایەکە هەتا لە ژێر پێی دەنێ و ئێستا کە مەسەلەن وەختێکە تۆ قازی محەممەد کابرایەکی مەزهبی بووە لە حینی هەڵدایەکێک لە گەورەترین ڕێبەرانی کورد ئینسانێکی زۆر دڵسۆز بووە ئێمە چه زەرورەتی هەیە وەختێک ئەگەر مەسەلەی کووردە نەتوانین سەرمایەکی وەکو قازی محەممەدی مەسەلەن نێن کەڵک لێ وەرنەگرین و ئەو مێژوویەی کە هەمانە یعنی ئەمری سیاسی ئەمری ناسیۆنالیستی لە واقعدا زادە و نەتیجەی ئەمری تاریخیە بە هەر یەک لەو نەتەوەنا بۆ سازکردنی یەک نەتەوە تاریخێکی جعلیان ساز کردو ئێمە تاریخێکی کەواقعی هەمانە چ پێویستە لە ژێر بنێن و نادیدەی بگرین و ئەوە مەسلەیەکی زۆر جددیەکە
وەکو سەرمایەکی نێتەوەی هەمووی ئەوانە ئەمە یەک نیگەرانی چکول لێرە هەیە و کاتمان زۆر نەماوە پێم وایە کەمتر لە 3 دقە 2 دقە ئەگەر بکرێ بە کورتی ئەویشەوەیە کە هەمیشە نیگەرانی هەیە کە ئەگەر نەتەوە خوازی کوردیا و کەسێک کە نیگەرانی مافی نووسینی چارە نووسە بەلای ئاینی ئیسلامدا بچێ بکەیتە ژێر کاریگەری ئاینەکەەوە بە شێوازی کۆمەککە بە با بڵێن دووبارە زیندووکردنەوە باستەوریدی بیرۆکەیە کە لەگەڵ ژیانی ئمڕۆدا زۆر ناخوێنێت با پێویست نیە بەلای ئاینی ئیسلامدا بچێ یعنی ئێمە منەتەوە خوازی کورد زۆر شتی ئەوەی هەیە لەلایەکدا مەسەلەن وەختێک دەبێتە قەزیە بەدەسەڵات دەگەن وەکو فەرزەن لە باشووریدا ئەنواعی مەسائلی سنەتی و مەلا و فڵان و بێمان و ئەوی زیندوو دەکەنەوە مەسائلی زۆر پیا و سالارانە زیندوو دەکەنەوە لەلایەکی دی ئەو شتانەیە و کەسانێک کە هەوڵیاندا و مەزهبی بوونەوە بۆ کوردایەتی ئەوانە لە بەرچاو ناگرن نە ئەوەی بکە و نە ئەوەش بکە یعنی ئەوەی کە زۆر سپاس دکتۆر کەماڵی سلێمانی و بەشداری لە متوێژەدا سپاسدان نەکەم.